سڵای خۆی گەوریتانە بێ پۆلی دوانزە هیوادارم زۆر باش بن ئەم ساڵە بنە پۆلی دوانزە بۆیە هەربێ وا بڵم جا من کۆمەڵی خاڵم نووسیوە کەمە پێش ئێستا ڤیدیۆیەکی ترم کردوتم با بەخێرایی ئەم خاڵانیشیان پێ بڵم چکە ئەزانم زۆر درەنگ ڤیدیۆەکەم جا گوێ بگرن خاڵەکان لای خۆتان بنووسنەوە خاڵەکانیش بریتین لە چی بریتین لەوەی کە تکایە دوور بکەورە و لە ئەنجامدانی ئەم هەڵانە لە کاتێکا توی خوێندکار کە ئەبێتە پۆلی دوانزە ئەم ساڵ ئینشاءالله لەم هاوینەوە دوور کەورەوە لێیان ئاوری چی وچین خاڵی یەکەم نووسیمە چی اوكي خاڵی یەکەم نووسیمە ماڵی ئەم هاوینە هەموو دەرسەکە سعیەکەم تایە زۆر هەڵی ئەگەر بیرەکەیتەوە چکە زۆر بەخراپی بەسەر تا ئەشکێتەوە خۆم نمونەی خوێندکارم لایە وتومە بە قوربان بە ساقە سعی ئەەکی دەرزێ دوان سیان لەو زیاتر سعی مەکە وڵی چۆ 5 کردووە 6 کردووە هەر هەمووی کردووە دوایەوە خۆی نامی نردۆتەوە مامۆستا خۆزگەنم کردایە پەشیمان منازام چی وزەم پێ نەماک بۆ کاتی قوتابخانە واللهی هاوڕێیان زۆر هەڵە ئەکەن ئەگەر بچن بۆ هەموو وانەکان ئەگەر خۆشتان حتا لە ماڵۆ سعیکەن خراپە لە 3 دەرس زیاتر بکەیت ئیترەوە من قسەی خۆم کرد پێم وتن بەشی خوێندکاری ترمان هەیە هیچ سعی ناکە من لەگەڵ ئەوە شانانێم باش وایە کە مشکە هەر ڕابێنی بەجێوی سعیکردن تۆ ئەگەر سعینەکەی 3 مانگ لە کتێبی خوێندنەوە بە دوورە بی تۆ کە دەست پێکەیتەوە مەکتەبە کرێتەوە تۆزە مشکی کاتی ئەوێ تا دیسان بەڕیسمی و جێوی سعیکردن ڕایەتەوە بۆیە من بیرۆکی ئەوانە ڕەفز دەکەمەوە کە هەموو دەرسەکان سعی ئەەکەن بیرۆکی ئەوانیش ڕەفز دەکەمەوە کە ئەڵێ هیچیش سعی ناکەین بە هەر شتێکی کەمیش بە بیکە خاڵی دووەم یانیش با بڵین هەڵی دووەم ئەوەی کە خوێندکار بە بەرداوامی هەموو ڕۆژێ و هەموو دقیقەی شۆرت ڤیدیۆکانەکە شۆرت ڤیدیۆ ینی ڤیدیۆیەک لە 1 دقیقە کەمتر بێ تۆ بەڕاستی بەمە تەرکیز لە ناوە بی هەمیشە و توما کاتێک تۆ سێری شتێک ئەەکەی چەند دقە بێت بە بەرداوامی تا ئەوە دقە مێشکە ڕاهێنی کە تەرکیزی هەبێ سێری ڤیدیۆکی کە 1 ساعات بێ لە یوتیوب سێرەکەی بۆ نمونە گوێ لە پۆدکاست سەگری ساعت و نیو 2 ساعاتە دەستخۆشی و لە یەکەم تۆ تا ئەو کاتە تەرکیزە زۆر باشە بۆ سعیکردن ئەمما خوێندکارێک تااقەتی نەک پۆدکاستی هەیە نە ڤیدیۆکانی یوتیوبی هەیە بە 3 شۆرت ڤیدیۆ کە تەنها 1 دقەیە لەم حاڵەتیا بۆ سعیکردنەکەش کە مێشکە 1 دقە تەرکیزی هەبوو گلەی مەکە چکە مێشکە بۆ شێوازە ڕایە کە تۆ ڕۆژانە ڕاوهێناوە پێتانەڵەم تکایە لە هاوینەوە مەڵێن هاوینەوە با ئیسراحەت بکەین ئۆکی کەم سێری لە کام بکەن بەڵام هەموو شتێکتان باڕیڵ نەبێ سی ڤیدیۆی درودرێژیش بکەن بۆیە کە مێشکتان ڕابێنن بەشتی درودرێژ و مێشکتان توانێت تەرکیزی باش بێت و تاماوەیەکی زۆر تەرکیز بکە بۆیە تکایە بەدەستی خۆتان بە مۆبایلەکەتان مێشکتان لەناو مەبن هەنێک خوێندکاری تر هەیە ئەڵێ وەڵا با مەکتەب کرێتەوە ئینشاءالله تازە ئەو کاتە جدیە بم تازە ئەو کاتە ڕۆتینی ژیانم ڕێکەخەم هاوین دەرفەتێکی زۆر گەورەیە بۆ تۆ ئەگەر ئێستا ڕۆتینی ژیانی خۆ ڕێک نەخەیت کاتی قوتابخانە زۆر بەلاتۆ قورسە بێ بەڕاستی چکە ئەو کاتە هەموو شتێک و کوپەستانێکی لێ لەسەر شانێ ناتوانانی هەموو شتێ بەیەک جا ڕێکخەی ڕۆتینی ژیانێ سعیکردنێ دەرسەکانە زۆر شتی تریش بۆ تۆ زۆر قورسە بێ بۆی من پێچاڵم هاوین و دەرفەتێ سەرکە مەڵێ وڵا هاوینە با ئیسراحەت بکەم یعنی ناڵم ئیسراحەت مەکە تەنها ئەڵم هەوڵ بن ئەو کاتانی بۆ قوتابخانە چۆن ڕۆتینی ژیانتان چۆنە کاتی هاوینەکەش باوا بێ ڕۆتینی کاتی خەوتن و هەستانتان نەک ساعت 4 و 5 بەیانی بخەوی بەیانەکەشی ساعت 2 وەڕۆ هەستی لە خەو کاتی مەکتەب لە پڕابتێ ڕۆتینەکە و چاکەی یا تەلەبەم هەیە ئەڵە مامۆستا لە بێکاریە زۆر خراپم ئەڵم ئەی هاوینەکەی هەوڵێ بە یعنی شتێ بکە بۆ نمونە گریمان بریکاری بنچینەکانی نازانێم ڕاستە چوشە بۆ دەورە بەس خۆ لە دەورەکەی بنچینەکانی فێر ناکەن ئەڵم هەوڵێ باڵێ قینە مامۆستا تازە بە مەکتەب کرێتەوە ئینجا جدیە بم ئێ بە قوربان ئەم هاوینەکە دەرفەتێکە بۆ تۆ لەوانانەیە خۆ باشکە کە خراپی تایە نەکە سعیکردن بنچینەکان گرنگترن هاوڕێیان تەلەبەمان هەیە بۆی لە فیزیا دەرناچێ پۆلی 11 زۆر بە ئیهمالی هێناوە ئێسەرێکی پۆلی 12 هەنێشە دووبارە ئەبێتەوە ئەم کەسا بە ئیهمالی هێنایەت و نەیخوێندووە مامۆستاش دووباری ناکاتەوە ئەڵێ ئەوی خوێندووتانە تەلەبەکە دوای شۆک ئەبێت و ئەڵێ ئەم شتە تازانە چێ من نەبیستووە خوێندوشێتی بەڵام بری چۆتۆ نەیزانیوە بۆ ئێتکایە بۆ ئەوانەتان کە لەوانێکی دیاریکراوە خراپن مەرجێ تۆ بەس شتەیە خراپی تۆ لە فیزیای خراپی مەرجێ لە فیزیای پۆلی 12 خراپی ئەشێت تۆ لە فیزیای پۆلی 11 خراپی تەنها ئەگەر بنچینەکانی چاکی کاریان لەسەرکەی کاریگەریکی زۆر باشە سەر پۆلی 12 جێبێڵە سێرەکی شتەکانی پۆلی 12 تەنها درێژە پێدەری پۆلی 12 بۆیە تۆ ئەتوانی ئێستا تەنها ڕۆژانەی نیو ساعت دابنێ بۆ بنچینەکانی فیزیای پۆلی 12 تا خاڵێکی تر کە لە هەموو شتەکان گرنگترە بەڕاستی بریتە لە هاوڕەکانە تێناگەم یعنی لەم سەردەمەیە زۆر کەس هەیە بەس لەبەر عیبە هاوڕێکەیەکە باشە لەخۆ ئەڵێ وەڵا عیبە بە چۆنە بێم قسەی لەگەڵانەکەم چۆنە بێ وەکو هاوڕێکی جاران سێری نەکەم چۆنە بێ بێکۆ نەچینە دەرەوە سێرێکی ئەم هاوڕێ پلکێشێکا بۆ کۆمەڵێ بابەتی ناباش ئیتر بە تایبەتی کوڕەکان لە کۆمەڵە بابەتەوە کچەکانیش بە هەمان شێوە ئێوە هاوڕەکانتان بەشێکتان لەوانەیە ئەو کەسانە بێکە خۆت ئەچەوێ ینی پلکێشتانکە بۆ شتی ناباش ئیتر خۆتان زان شتەکان چییە با من لێرە باسی نەکەم بەڵام هەر بڵێ قیناکە عیبەدی کاتی خۆی وازی لێنم دەی تازە با مەکتەب کرێتەوە قسەی لەگەڵاکەم بەشکم چابێ تۆ چەند ساڵە قسە لەگەڵا کردو چا نەبووە هاوڕێکەتە ئەڵێ تخواواز لە سعیکردن بێنە واز لە دەرەجە بێنە وەرە خەریکی فلانشت بە بۆچی خەریکی فلانشتنی بۆ فلانشتێنیە بۆ ئینستاگرامە نیە ها کۆمەڵەشتی تر یا بۆ هەموو ڕۆژێ نایتە دەرۆ لەگەڵ ما
هاوڕێی کە ئەزانی بۆ شێوازی و ڕۆتینی ژیانی 180 دەرەجە لە تۆ جیاوازە نێک بە هاوڕێی نزیکی و گیانی بە گیانی خۆت تۆ ژیانێکی خۆت هەیە هاوڕێی کە دۆزیت و هاوشێوی خۆت بێ واز لەو هاوڕێ و بێنە یا کەم قسەی لەگەڵا بکە بۆ یە کاتی هاوینش بە دەرفەتێ بزانە مەڵێ هاوینە و قەینا بام 3 مانگە شەکەڵ یابم لاونێم 3 مانگە گەورەترین دەرفەتی ژیانی لەدەست بێ بۆ هی هاوڕەکەتەوە بۆی ئاگاداری هاوڕەکانتان بن زۆر لەسەر ئەو بابەتە ناڕم تەنها خۆتان بیرکەنەوە خاڵێکی تر بریتێ لە مەرزەمە کڕین زۆر خوێندکار هەیە ئێشتا مەکتەب نەکراوەوە مەرزەمی هەچی کتێبە ئەیکڕێ دوای مانگی دەیە توخوا مامۆستا چیم لەیەکی وەڵام من دوو مەرزەمەی بیرکاریم هەیە بەس وەڵا باسی مەرزەمەی مامۆستا فڵانەکەن دوو مەرزەمەکی خۆمی چیتیا بەسەر نییە وا ئەڵێ هەر بۆ لەفزە بەڕای تۆ چی بکەم مەرزەمەیەکی تر بکڕم واز لەوانی خۆم بێنم چکە من هەر لە هاوین وەسایل لەسەر ئەوانە ئاکەم شتی ئەوام زۆر بۆیە نامی ئەوام زۆر بۆیە من چی جوابمەوە بەڕای چی جوابمەوە یعنی خۆی پاری سەرف کردووە هیوایە دەستیان کورتیشە دی من نابێ بەڵام وڵات تۆم ئەبێ مەرزەمی تازە بکڕیتەوە وڵا بێ وابکی تۆ یەک جام مەرزەمە ئەبێ بکڕی پۆلی 12 ئەبێ تەنها یەک مەرزەمی هەبێت زۆرە هەبێت دوودانە زۆر ئەیش نێک بڵم بۆ هەر دەرسێ دوودانە بۆ هەموو دەرسێ یەک دانێت ئەبێ هەبێ بەس گریمان بیرکاری مامۆستایەکە زۆر باشیشە باسییان کردووە بەس لاوانەیە چەند خەڵی هەبێ باسی نەکرد بێ لەم حاڵەتە تۆ ئەتوانی مەرزەمەیەکی تر بکڕی تەنها بۆ خەڵانە سی مەرزەمە تازەکەوکەی نێک سعی لە مەشکێت و لەو شابکەی هەر مەشکێت تێکەچێ بۆی ئێستا مەرزەمە مەکڕن دوای کاتی مەکتەبی تۆ بڵێ وەڵام مامۆستا ئەڵێن ئەم ساڵ مامۆستا فڵان مەرزەمەیەکی تازەی بڵاو کاتۆ توخوا بیکڕم ئەڵێن زۆر باشە ئەگەر بڵم مەیکڕا یعنی بەهانە بۆێنێتەوە قساکە بووی کە پێ بڵم باشە بڕۆ بیکڕا پێشی بڵم بڕۆ بیکڕا لە مامۆستای مەرزەمەکانی تر چی بکەم ئێوە هەموو مەرزەمە لەکوێ دابنێم چیان لێ بکەم یعنی کەس نازانێت چی بڵێ لەگەڵیا بۆیە تکایە ئەگەداری ئەو خەڵا من خاڵێکی تر ئەوەی کە خوێندکار لێ ئێستەوە ئەڵە مامۆستا وڵا خۆم دانا بۆ 2 ساڵی بۆ بە قوربان خۆ چەند ساڵی یان سعی ناکە یان چی وڵا مامۆستا 1 ساڵان بەس هەمووی ئەڵە پۆلی 12 قورسە قەت بە 1 ساڵ تەواوی ناکی توخوا ئەو بیرۆکە لە مەشتان کەنە دەرەوە وەڵڵاهی پۆلی 12 ئەوە نیە بەخوای گەورە لە سەریان گەورە کردوین هەر کە پۆلی 12 تان تەواو کرد هاتنە قۆناغی زانکۆ باشە سەرەکە زانکۆ قورسرە لە پۆلی 12 هەر کە زانکۆشتان تەواو کرد و هاتن کۆرسی جیهانیتان وەرگرت ئینشاءالله بگەن بۆ قۆناغە لە ژیانتانە ئەڵێ باشە بەجددیم بوو زانکۆم بەلاو قورس بوو باشە بەجددیم بوو پۆلی 12 بەلاو قورس بوو بەس نازانم بۆچی پۆلی 12 کردووە بە دێوەزمە لێمان وڵاهی ئەوە نییە بەخوا هەر دووباری ساڵەکانی پێشووتر کۆمەڵشتی زیادکراویان داناوە وەکو هەموو قۆناغەکانی تری خوێندنە پۆلی 9 دووباری هەموو قۆناغەکانی تری پێشووتردا کۆمەڵشتیان بۆ زیاد کردووە پۆلی 10 بە هەمان شێوە 11 بە هەمان شێوە و 12 بە هەمان شێوە حتا زانکۆ پێمانگەش درێژە پێتری قۆناغەکانی تری خوێندن تا بەڵام بە کۆمەڵشتی زیادکراوە بۆ هەر بەشێک کاتە مەڵێ وەڵام مامۆستا لێستە خۆم بۆ خولی دووەم داناوە هەموو دەرسەکان بێک خول ناکەم لێستە خۆم بۆ 2 ساڵی داناوە نازام کێ ئەو بیرۆکی خسوەتی مشکی تۆ بەڵام هیوادارم گوێی لێ نەگریت چکە توانەکانی تۆ زۆر لەوە زیاترەکە بری لێکێتەوە پۆلی 12 زۆر لەوە ئاسانترەکە بری لێکێنەوە تەنها بریتە لە دیسیپلین ئینضیبات یعنی کۆمەڵەشت هەیە لە پۆلی 12 ڕێکیان نەخیت هەموو ڕۆژێ سعی خۆتەکەی ڕۆتینێکی زۆر باش بۆ خۆتدا ئەنیت و تەواو پێداچنەوەی و تەواو ئەم لە قورس نییە بەخوا پۆلی 12 هەر زۆر ئاسانیشە ئەگە بزان چۆن سایەکەن و شێوازی سایەکنی خۆتام دۆزنەوە خاڵێکی تر ئەوەیە کە تەلەبە پێم مەڵە مامۆستا بەتەمام مەکتەبەکەم بگۆڕم یعنی تۆ هیچ کاتێبیری نەکەوتۆ تۆ مەکتەبەکە بگۆڕی پۆلی 12 نەبێ تەلەبەم هەبووە کەسێکی زۆر کۆمەڵایەتی بووە لەگەڵ هاوڕەکانیان زۆر نزیک بوون بەس حەزی لە بەشی بەرز بووە وڵام مامۆستا مەکتەبەکەی خۆمی چیدا بەسەر نییە و هەر ئەی گۆڕم و ئۆکی یعنی چیاڵێ بە قسە و ناکاتشێکی پێ بڵێ هەر بە قسەی خۆی کردووە مەکتەبەکەی گۆڕیوە دوای معدەلەکەی بە نردومەتەوە ئەو نەبوو کە ویستوێتی پەشیمان بووە بۆ یە باشە خۆ مەکتەبەکەی تری کە گۆڕی باشتر بووە لە مەکتەبەکەی پێشووتری وەڵام مامۆستا هەموو ڕۆژێکم گریان بووە بری هاوڕەکانم کردووە خر وڵی هاوڕیان ناسام چی بڵم زۆر ناخۆشە کە تەلەبێ بگاتە قۆناغێک وابەستەی کەسەکانی تر بێ هێناکە ئەڵی وابەستێک ئەمان ئەبێ بەڵام خۆت نەزانی ئا داهاتووی تۆ چۆنە بێ ئەگە بازرم کەسانە بینی ئێ باشە تۆی کە ئەزانی بەبێ هاوڕەکانێ ئیدارە ناکەی چۆن لە خۆتۆ مەکتەبە گۆڕی ئەگەر حتا بەتمای تۆ عامیش بی مەکتەب گۆڕین کاریگەری زۆر لەسەر دروستەکە لەوانەیە مامۆستاکانی ئەو مامۆستانە بن کە باس ئەکرێن لەوانەیە مەکتەبەکە تەنها ناوبێ لەوانەیە مامۆستاکان زۆر خێرابن لەوانەیە هەموو شتەکانیشی باش و پرفکت بێ بەڵام لانی هەستی تۆ زاڵ بێ بەسەر خۆتا بری مامۆستاکانی پێشووترێکی بری جەوکەی پێشووترێکی بری هاوڕەکانی پێشووترێکی سێرەکی دەرەجەکانی خراپتر ئەبێ ئەگەر لە مەکتەبەش بووتە وانی ئەگەر لە مەکتەبە کۆنەکە بووتایە لەوانەیە دەرەجەکە بەرزتر بووە وەک لەو مەکتەبە تازەی کە بۆی چووی بۆیە لە بری جاری جوجابیری لێکەرەوە ناڵە مەکتەبە کۆمەگۆڕە لە حاڵەتێکا پێچەڵم بیگۆڕە ئەگە 100 پلە ئەگە 100 دڵنیا بووی مەکتەبەکەی خۆ زۆر خراپە مەکتەبەکەی تر باشە ئەمەیەک دووەمین بڵێ ئا من ئەتوان بەبێ هاوڕەکانم لە مەکتەبە بەم یان نا چکە
تەلەبەی پۆلی 12 تۆزێ هەستیارن حساسن بە هەنێ بابەت ئیتر خۆی هەر حساسە لە هاوڕەکانیشی دوورکەوێتوانێت دووجار ئەبێتە کەسێکی هەستیار بۆیە ناڵم لە بری جارێ دووجار بیرکەرەوە ئایا کاریگەری نەرێنی لەسەر جەنایڵە اینجا بیگۆڕە. خاڵێکی تر ئەوەیە کە تەلەبە ئەبێتە پۆلی 12 لە هاوینەکە باسیەکەم هیچ ئەو کاتی قوتابخانیش ئیشەڵا ڤیدیۆتان بۆکەم بەڵام کاتی هاوینەکەی واز لە هەموو شتێکێنێ هەموو شتێک چوونە دەرەوە و کتێب خوێندنەوە و گەڕان و یعنی ئۆکێ زانیمان ئەبێتە پۆلی 12 بەس ناڵین ئەچیتە سجن معقول نییە تۆیەک وا هەستەکی کە بوشتانە باش ئەبی زیرەکە بی بەڵام مشکی خۆت لە ناوە بی چکە مشکی خۆشە پێویستی بە پشودان هەیە پێویستی بە چوونە دەرەوە هەیە گەڕان هەیە سەیران هەیە پێویستی بەوەی چای بە سەوزایی بکەوێت چای بە دەشت و دەربکەوێت هەوای پاک هەڵمژێ توی کە لەمانە منعیەکەی بەتەمای بەهێز بێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ئەچێ بۆ یەک لێی مەکە ئەگەر ڕۆژ بە ڕۆژ مشکی خراپ بێ هەر لە ماڵەوە بێ هەر سەعیکی هەر سەعیکی هیچ کەشە ناکەی بۆی بەڕای من هاوینەکەی ڕاستە دەرفەتێکە بۆ سعیکردن بەڵام دەرفەتێکی زۆر باشیشە بۆ برەودان بە کەسایەتی خۆتان بۆ گەشەدان بە کەسایەتی خۆتان سێمان کەم نییە بۆیە بیقۆزەرەوە ئەو خەریکە سێمانەکەش کەمتر ئەبێتەوە بۆی بیقۆزنەوە سوودی لێ ببینن بۆ گەشەکردنی کەسایەتی خۆتان لە هەموو لایەنێکەوە بۆی واس لە کتێب خوێنەوەش مەهێنن چکە منهەجی قوتابخانە پێتان ناگێنێ بە داوای لێبوردنەوە ئەوەی کە پێتان نەگێنێ ئەو زانستەیە کە لە دەری قوتابخانە بەدەستان هێناوە تکە جوان بیر لە قسەکەم بکەنەوە خەڵی دێم بۆچی هەر خۆم باسیکەم بام جاران خەڵی دێم بۆ ئێوە جێبێڵم ئێو لە کۆمنتان پێم بڵێن ئەو هەڵەی کە تەلەبەی پۆلی 11 کە ئەچێتە پۆلی 12 ئەیکات ئەنجامی ئایا چ شتێکە ئەگە توش خوێندکاری حەزەکەم هەڕایی ئەوش بزانم حتا پۆلی دەشبی بەڕای ئەو چ شتێکە پێچکە لەو خەڵانی کە من باسم کردووە تا تەلەبێک کە پۆلی 12 بێ سوود لە ئەزمموی هەموو کەسێ وەربگرێ اینجا گەرە ئەشتانەوە کتێبەکەم خوێندن لە بازنەی سفر کوانێ ئەوە تا بەدەست بخەن ئەتوانن نامە بنێرمەوە پڕاوگەیمەوە و نرخی تەنها 3500 دینارە کە ناوڕۆکی کتێبەکەمان لە ڤیدیۆکانی پێشووترمانە باس کردووە و بۆ داواکردنی سەرجەم بابەتەکانی سەر مێزی خوێندن بابەتی قرتاسیایان بابەتی مێز و کورسی و کتێبخانە ئەتوان دووبارە لە پڕاوگەیمەوەم داوای بکەن و ئەمەش تەلەگرامەکەمانە بەناوی کاندڵ ستیشنەری ئەتوان جوینکەن و هەموو کاڵاکانی تایە بە جۆر و بە نرخەوەدانراوە یانیش ماڵپەڕی مۆم بە هەمان شێوە ئەتوان لێ سی کاڵاکان بکەن ئێستا شاتینە کۆتای ڤیدیۆکەمان هەتا ڤیدیۆی ئایندە بەخۆی گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێت و بچم بەلای دانانی پلانی ژیانتانەوە